ئەمڕۆ ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتیە. بە بڕوای بەشێکی زۆر لە پسپۆڕان و کۆمەڵناسانیش دادپەروەری لە هەر سەردەم و قۆناغێکدا پایی خۆشگوزەرانی و ئاسایشی کۆمەڵایەتیە. دادپەروەری کۆمەڵایەتی لە سادەترین پێناسە و ناساندنیدا ئەوەیە هەر کەسێک مافی خۆی پێ بدرێت. لە هەر وڵات و سیستمێکدا دابینکردنی دادگەری کۆمەڵایەتی ئەرکی دەسەڵاتی سیاسیە. بەو پێی دەسەڵات سەرچاوەکانی داهات و تواناکانی وڵاتی بەدەستەوەیە و دەتوانێت بۆ خۆشگوزەرانی خەڵک بەگەڕیان بخات. دیارترین مافەکانی هاوڵاتی کە دادپەروەری کۆمەڵایەتی بۆی دەستە بەردەکات ئەمانن: پاراستنی کەرامەت و شکۆی مرۆڤ و دەستەبەرکردنی ژیانی شەرەفمەندانە، پاراستنی پێگەی کۆمەڵایەتی تەواوی تاکەکان بە چەشنێ هیچ کەس هەست بە کەمی خۆی و بەرزی ئەوی دی نەکات، فراوانکردنی پانتاییەکانی ئازادی و مافی بەشداری سیاسی بۆ هەر تاکێک، دابینکردنی پێداویستیە سەرەکیەکانی ژیان، ئارامی و ئاسایش، خۆراک، هەلی کار، شوێنی حەوانەوە، پێکهێنانی خێزان، چاودێری تەندروستی، پەروەردە و فێرکردن. لە هەرێمی کوردستان و دوای زیاتر لە 30 ساڵ لە حکم و دەسەڵاتی کورد کێشەی گەورەی خەڵک نەبوونی دادگەری کۆمەڵایەتیە. ڕۆژانە خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کێشە و گرفت و مەحرومیەتەدا دەژین کە بەرەنجامی نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتیە. لە ئێستای هەرێمی کوردستاندا لەسەر ئەرزی واقع چینایەتێکی بێوێنە بەدی دەکرێت. هاوڵاتی بەڕوونی دەبینێت سەروەت و سامانی وڵاتەکەی بۆ گیرفانی چەند سیاسەتمەدار و بنەماڵەیەکە کە هەموو شتێکی وڵاتەکان خستۆتە خزمەتی بەرژەوەندی تایبەتیەوە. لە بەرامبەردا هاوڵاتی نەک هەر ئەو مافانەی بۆ دەستەبەر نەکراوە کە بنەماکانی دادگەری کۆمەڵایەتی پێدەبەخشێت، بەڵکو هەموو ئامانجێکی بۆتە دابینکردنی لوقمەی ڕۆژانە و لانیکەمی گوزەران کە بە هەوڵ و تەقەلای خۆیشی ئەوەی پێڕەوا نابیندرێت. بە پێوەرەکانی دادگەری کۆمەڵایەتی هاوڵاتی هەرێمی کوردستان هیچ گەرانتیەکی بۆ ژیانێکی شەرەفمەندانە نییە، تەنانەت بەشێک لە سامان و خێروبێری وڵاتەکەی خۆیشی پێڕەوا نەبینراوە. ئێستا هەموو ئامانجی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بووەتە دەستکەوتنی هەلێکی کار یاخود وەرگرتنی ئەو موچەی مافی سروشتی خۆیەتی. بە بڕۆی شارەزایان و کۆمەڵناسان نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی هۆکاری سەرەکی زۆرینەی کێشە و داڕوخانە کۆمەڵایەتیەکانە. هەمان کات هەستی ئینتیما و خۆشویستنی نیشتیمان و وڵاتیش لە ناخی تاکەکاندا دەکوژێت کە ئەمەش لە ئێستای هەرێمی کوردستاندا بەڕوونی دەردەکەوێت.